هەڵبژاردنە مافێکی دەستوری و یاسایی هەر تاکێکی ئەو کۆمەلگایە. بۆیە دەنگ بەو حیزبەش دەدەم کە داکۆچی لە ماف و پاراستنی قەوارەی هەرێمی سیاسی کوردستان بکات. هیوادارم هەموو خەڵکانێکیش هاوڵاتیانیش ڕۆژی دەنگدان ئامادە بن بۆ سەر سندوقەکانی هەڵبژاردن. ئێمە مێژوویەکی پڕ لە شکۆمان هەیە و شانازی بە سەرجەم ئەو دەستکەوتانەوە دەکەین کە بە خوێنی شەهیدان بەدەستمان هێناون لە پێناو یەکریزی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانی گەلی کورد و لە پێناو کۆکردنەوەی سەرجەم لایەنە سیاسەکان لەژێر چەتری کوردایەتی دەنگ دەدەم. لە ڕۆژی دەیدا دەچینە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی دەنگ بدەین بەو لیستەی کە داهۆکاری مافی گەنجانە و پێویستە هەموو کاندیدان سەر بە هەر حیزبێکن لە بەغدا یەکگرتوو بن لەبەر ئەوەی بە یەکگرتووی ماف بەدەستێت. دەنگ دەدەم بە پەرلەمانی عێراق، دەنگ دەدەم بە کاندیدێک کە سەروەری یاسا و خاک فرۆش نەبێت و لە مافەکانی کورد لەگەلی کوردستان بپلچێتەوە. دەنگ دەدەم بە حەق، دەنگ دەدەم بە کاندیدێکی دڵسۆز بۆ خاک و خۆڵم بۆ نیشتیمانم.